لە درێژەی زنجیرە سیمینارەکانمان بۆ قوتابیانی پۆلی 12 و تایبەت بە وەرگرتنیان لە کۆلێژ و پەیمانگاکان بە سیستەمی زانکۆلانی و سیستەمی کردێت. ئەمڕۆ دوو سیمینار ئەنجامماندا بۆ ئارێک لە بەڕێزان دکتۆر بێسۆن حەمەد ساڵح سکرتێر ڕێکخراوی قوتابیان لەسەر شێوازەکانی وەرگرتنی قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان، تیایدا باز لە شێوازەکانی وەرگرتن دەکەن بە سیستەمی زانکۆلانی و هەم سیستەمی کردێت، بۆیان ڕوون دەکاتەوە کە چۆن بتوان بە شێوازی سەرکەوتوو فۆرمی زانکۆلانی و فۆرمی کردێت پڕ بکەنەوە. سیمیناری دومیشمان بۆ بەڕێز مامۆستا زانا ڕۆستایی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کە چۆن دەبێت قوتابیەکی سەرکەوتوو لە زانکۆ کە تیایدا بەڕێزیان چەند بنەمایەکی گرنگی سەردەمی ئامادە کردووە و تیایدا بۆ ئامادەبوانی باز دەکات. ئەمە کۆڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژێکمان هەیە، پرۆژە ڕێگای زانکۆ. ئەم پرۆژەیە خۆی لە چەندین بوار دەبینێتەوە، یەک لە بوارانە سازدانی کۆڕ و سیمینار و خولی وەرکشۆپات، هەروەها هاشتاگمان هەیە بەناوی هاشتاگی ڕێگای زانکۆ کە تیایدا ڕۆژانە زانیاری و بڵێن معلومات ئەپدێت دەکرێتەوە لەسەر فۆرمی زانکۆلاین، فۆرمی کردێت، هەروە دوای زانیاریەکان بڵاو دەکەن و لەسەر شێوازی وەرگرتن لە زانکۆ پەیمانگاکان.